دەستگای خێرخوازی بارزانی لە قۆناغی سەرەتای دروستبوونیەوە کە گەڕێتەوە بۆ 2005 و چڕبوونەوەی چالاکیەکان لە 2007 بەدواوە سەرەتا ئەو هاوکاریانەمان ئەکرد کە لە چوارچەوەی ئەو هاوکاریانە بوون کە ڕێکخراوە ناوخۆیەکان لە کوردستان شارەزاییان پێبردیان لە منەظەماتی دەولیەوە فێری بووبوون. ئەلبەت ڕۆژ لە دوای ڕۆژ بەخۆی ئەو بارودۆخە سیاسیای ئابووری و کۆمەڵایەتی کە ناوچەکەی گرتووە و لە ناویشیانە عێراق بە تایبەتی کە ئێمە وەک کورد بەشێکین لەو جوگرافیە خۆنەویستەی کە لە عێراقا جێبەجێکرێت بەهۆی هاتنی ئەو لێشاوە بیرە تەفکیرانەی کە لە وڵاتانی دەوروبەرەوە بە تایبەتیش لە عێراق و سووریا وڵاتانەوە وای کرد لە کوردستان ببێتە لانکەی ئارامی و جێگەی ئەو خەڵکانەی کە پێویستیان بە ژیان هەیە بۆی مناڵەکانیان نەوەکانیان لە نەناوچوون لە ناو نەچن و خۆشیان تەسحی ئەوە بدەن بە خۆیان لە هەر گوزەرانێک و ژیانێکا بژێن بەڵام نەوەکانیان بمێنن ڕویان کردوتە کوردستان وەک دەبینی لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە باشووری عێراق و وڵاتە شارەکانی ناوخۆی عێراق و لە وڵاتانی ئەقلیمیشکە وەکو سووریا و ئێرانیش باسمان کرد و تورکیاش بۆیە ئەمانە وای کرد کە دەستگای خێرخوازی بارزانی لەو سەکتەرانە کار بکەن کە پێداویستی ژیانی ئینسان جێبەجێەکەن. سەکتەرەکانی دەستگای خێرخوازی بارزانی سەکتەری پرۆتەکشنە، سەکتەری بە کوردەکەی سەکتەری ژیانەوەیە، دۆزینەوەی هەلیکارە، پێداویستیە و پێداویستی ناخۆراکیەکان و خۆراکیەکانە، مناڵانە، سەپۆرتی مناڵانی بێباوکە، پێداویستی پەروەردەیە، تەندروستیە و ئیدارەدانی کەمپەکان و دابینکردنی و پێداویستیانی بۆ کەمپەکان گرنگن و لە دەرەوەی کەمپەکانیش هەموو ئەو بیرۆکانەی کە دەبنە هۆی دابینکردنی پێداویستی بۆ خەڵکەکانی خۆمان، بۆ نمونە دروستکردنی قوتابخانەیە، مزگەوتە، ڕاکێشانی هێڵی ئاوە، ئەمانە دەستگای خێرخوازی بارزانی بە شانازیەوە و ئەوەش بڵێن ناکرێت ئێمە لە هەموو بوارەکانە ئیش بکەین، چونکە لە هەموو بوارەکان ئیش بکەین سەرکەوتوو نابین. دەبێت لەو مەجالانە ئیش بکەین کە کادرەکانی دەستگای خێرخوازی بارزانی پسپۆڕێتیان تیا هەیە یان بەشێک لە پسپۆڕێتی لە تەنیشتی پسپۆڕێتێکە کارەکە. پرۆژەی ئازیزانێکێکە لە هەرە پرۆژە گرنگەکانی دەستگای خێرخوازی بارزانی کە درێژە پێدەری فکرە و ڕێبازی مەلا مستەفای بارزانیە. خۆشبەختانە ئێستا لە سەرتاسەری کوردستان 23,000 مناڵ لە دەستگای خێرخوازی بارزانی ئەو هاوکاری وەردەگرێت دوو جۆرە، بە پاڵپشتی منەظەماتی دەولی و بە پاڵپشتی خێرەومەندەکانی کوردستان. ڕێژەی پارەکانیان مەحدود نییە چونکە هەر کەسە و بە پێی ئەو سەپۆرتەی کە بۆی پەیداکەین دیارە، بەڵام خۆشبەختانە لە پرۆژەی ئیمارات دەستگای خێرخوازی بارزانی بەس لە سنووری پارێزگای سلێمانی لە ساڵی 2018 زیاد لە 5 ملیار دینار بەسەریان ئادابەش کراوە. ئەلبەت پرۆژەی کوردستانیش بە هەمان شێوە ئەو ڕێژەیە، بۆیە ئەم هاوکاریە گەورانە بە خەڵکی خۆمان و بە خەڵکانی نێودەوڵەتی و منەظەماتی نێودەوڵەتی دێتە ئاراوە. ئەمەش بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە فەلسەفەی کارکردنی دەستگای خێرخوازی بارزانی کار لەسەرەوە کە چۆن بتوانین سوود لە ئەو منداڵانە وەربگرین بۆ ئەوەی بتوانین هاوکاری بینە کوردستان و لە ناونووسکردنیان بەردەوام بین و لە حەدێکان نەوەستین بڵێن ئیتر ئەوە کۆتایی کارەکردنەکەمانە و ئەو ژمارەی کە بەدەستمان هێنا کۆتایەتی نەخێر. ئێمە ناوەستین خۆشبەختانە دەرگاکانیشمان بۆ کراوەتەوە لەو بار و زروفە ناخۆشەی کە کوردستانی تێکەوتووە، ڕۆژ لە دوای ڕۆژ سەپۆرتی زیاتر هەم ناوخۆی و هەم نێودەوڵەتی بۆ دەستگای بارزانی دێنە پێشەوە هاوکارمان.
سەکتەری پەروەردە یەکێکە لە ئەو سەکتەرانەی کە دەستگای خێرخوازی بارزانی وەک مەلا مستەفای بارزانی ئەو سەردەمی شاخ و توێتیچەکی زانست و خەبات کە نەشانتان بۆ ڕزگارکردنی میلەتەکەتان خوێندەواری. ئەگەر ئەمە سیر بکەیت هەمان ئەو فەلسەفەیە کە مەلا مستەفای بارزانی و دەستگای خێرخوازی بارزانیش لەسەری دامەزراوە دەڵێ شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت. جا میلەت مەبەستی تەنها مرۆڤبوون نییە. میلەت ئەو چوارچێوەیە گشتی ئەگرێتەوە کە کوردستانیان و لەسەری نیشتەجێن ئاو خاکەکەیەتی، ژینگەکەیەتی، مرۆڤەکەیەتی، داهاتەکەیەتی، شۆڕشکردنە، هەستی نەتەوایەتیە، ژن پارێزیە، مافی مرۆڤە، مناڵە، ئەمانە هەمووی چوارچێوەیەک ئەگرێتەوە کە پێڵێ چی پێڵێ میلەت، کەواتە کوردستان لە چی پێک دێت لە میلەتی سەر ئەو زەویەی کوردستانە، بۆیە دەڵێ شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت. ئەلبەت پرۆسەی پەروەردە یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانی دەستگای خێرخوازی بارزانی. دوو بەشی زۆر گرنگە لە نێو کەمپەکان لە هیچ کەمپێک لە کوردستان دامەزراوە ئەوە بەدی ناکەی کە دەستگای خێرخوازی بارزانی یەکەم ڕێکخراو نەبوو بێت بەردی بناغەی دروستکردنی قوتابخانەی لەوێدا ناوێت. کەواتە ئەمە یەکێکە لە ئامانجەکانمان بنیادنانی بنیای تەحتیەی پەروەردە و کەڤەرکردنی ئەو پێداویستیانەی کە منداڵان پێویستێتی. لە دەرەوەی کەمپەکانیش خۆشبەختانە دەستگای خێرخوازی بارزانی ساڵانە سەپۆرتکردنی پەروەردە خۆی لە چی ئەبینێتەوە؟ یەک بینایە، دوو ممتەلەکاتی ناو بیناکانە، سێ ئەو پێداویستیانەی مناڵان پێویستێتی. ئێمە لە تا ڕادەیەک ژمارەیەکی باش ساڵانە 50,000 پێداویستی دابین ئەکەین. 50,000 ژمارەیەکی باشە بۆ ئەوەی بتوانین دڵی منداڵان خۆشکەین، هاندەرێک بین بۆ ئەوەی بتوانن پاڵپشت بەوەی هاوکاری خۆشیان درێژە بە خوێندن بدەن. ئەمەوە ناگەێنێت کە ئەگەر ئێمە هاوکاریان نەکەین درێژە بە خوێندن نادەن. نەخێر، پاڵپشتیکردنی پرۆسەی خوێندن ئەرکێکی ئەخلاقی و نەتەوەیی و ڕۆشنبیری هەر تاکێکی کووردە. بۆیە دەستگای بارزانی لە بواری پەروەردە لە دروستکردنی بینا لە ممتەلەکات لە پێداویستی و پێداویستی منداڵان کە زۆر تەرکیزی لەسەر ئەکەینەوە کاری گەورەمان تیا کردووە.
دەستگای بارزانی بە پشتبەستن بەو کەش و هەوا ئارامەی کە لە کوردستان هەبووەوە بە پشتبەستن بەو خۆبەخشە پێشمەرگە ئاسانەی کە خۆبەخشانە کاریان کردو لەگەڵ دەستگای بارزانی و خۆبەخشانە کێن ئەوانن کە ئەبەخشێن ئەوانەی کە وەرئەگرن ئەوانەی کە هاوکار ئەبن لە پێدانی بەخشین و ئەو ڕۆڵی دەستگا میدیایی و دەستگا ئەعلامی و دەستگا ئەمنیانەی کە هاوکارن لە گەیاندنی ئەو پێداویستیانە بۆ خەڵکانە ئەلبەت کوردستان بەشێک بووە لەو قەیرانەی کە باسم کرد ڕێژەیەکی زۆر لە ئاوارە و پەنابەرهاتوونەتە کوردستان. کاری سەرەکیمان لە ئاوارەکانە ئەوە بووە کە چۆن بتوانین ئاوارانە یەکەم جار حاڵەتی ئێمەرجنسی بیان حەسەینەوە پاشان دابینکردنی لانکە و شوێنەکانیان بۆ ئەوەی کەمپیان بۆ دروست بکرێت ببێتە ئەحسایەکی گەورەی چاک بتوانین خزمەتی زیاتری تیا بکەین. بۆیە دەبینی دەستگای خێرخوازی بارزانی لەو مەجالە ئەوە شاهێدی ئێمە نیە، شاهێدی منەظەماتی دەولیەوە، شاهێدی ئاژانسەکانی ئێنە نەقشی هێناوەتەوە لە خزمەتکردن و خەڵکی ئێمەش لە چوارچێوەیە بێبەش نەبووە. خەڵکی ئێمەش زۆر گرنگیمان پێداوە بە پێچەوانەوە. ئێستا زۆربەی پەنابەران گلەیەومان لە یەکەنەڵێن ئێوە زیاتر گرنگی بە خەڵکەکەی خۆتانە دەن تاوەکو ئێمە لە ناو کەمپەکانە کە ئەوان مەجالی کارکردنیان نییە، ئەوان مەجالی ئیشکردنیان نییە، ئەوان مەجالی چوونە دەرەوەیان نییە. بۆیە دەستگای خێرخوازی بارزانی گرنگیەکی زۆر زۆر ئەدات بە هەردوو لایەنەکە. دەستگای خێرخوازی بارزانی چونکە کوردستان تازە بەڕووی عەقڵێتی کاری ڕێکخراوەیە ئەکرێتەوە. ئەگەر کاری خێرخوازی وەکو بیرۆکە لە ناخی تاکی هەموو کەسێکە هەیە، بەڵام وەکو موسسە وەکو ڕێکخراوەیی تموحی گەورەمان هەبێت نەمانتوانیوە بگەینە ئەو ئامانجە. بۆیە دەستگای خێرخوازی بارزانی کاری لەسەر ئەوە کردووە سەرەتا چۆن ببەخشێت ئەو کۆمەکە تەندروستیانە کۆبکاتەوە بیبەخشێت لە پێناو قازانجێکی نەویستانە. بۆیە یەکێک لە خاسیەتەکانی دەستگای خێرخوازی بارزانی هەمیشە لە مەناقەشەکردنین لەکردنەوەی ئەو خەستەخانە گەورانە دەترسی بچتە ناو مەعمەعەی ڕوبح و خێرات و خێروەرگرتن و ئەوانە بۆ دەستگای خێرخوازی بارزانی بۆیە باشتر بینی لێ ئەکاتەوە چۆن بتوانێت ئەو هاوکاریە یان ئەو پارەیە کە نەخۆشەکە ئەیدا بە کەمترین شێوە وەری بگرێت، بتوانێت هەم ئیدارەکەی پێبدا و هەم کارەکە بەردەوام بێت بۆ ئەوەی نەبێتە سەرچاوەیەکی خێر و داهات کە دەستگای خێرخوازی بارزانی سوودی لێوەربگرێ. بۆیە لەوەیانە تۆزێک بە حەزارتر کارمان کردووە. ئەوەی کە زۆر کارمان تیا کردووە هەموو ئەو کۆمەک و هاوکاریانن کە لە داوا و دەرمانە پێداویستی نەخۆشخانەکانە و کردنەوەی نۆرینگەی خێرخوازیە لە ناو کەمپەکان و بۆ برا پێشمەرگەکان و بۆ دەرەوە، ئەوە بووە کە چۆن بتوانین دەستی هاوکاری بوونی تیمی چاکی پێشکەوتوو لە دەرەوە بینە کوردستان لە نەخۆشخانەکان بە بەلاش هاوکاری خەڵک بکرێ و نەشتەرگەری بۆ بکرێ. ئەمە ئامانجی سەرەکی دەستگای خێرخوازی بارزانی بووە. حتمەن دەستگای خێرخوازی بارزانی تموحی گەورەی هەیە لە سەرچاوەی دابینکردنی ئاسایشی تەندروستی کە
ئەلبەت چاومان لەوەشە بەڵام مەسەلەی تەندروستی کەیسێکی زۆر گەورەیە بۆیە لە وڵاتە دەکرێت زۆر بە حەزەرەوە چونکە ئێمە هەر هەنگاوێکی دەستگای خێرخوازی بارزانی کە هاوێژین بۆ کارکردن نابێت بەرەو دوایی تیا بێت چونکە هەنگاونانی ئێمە جیاوازترە لەوەی کە کەسێک نەخۆشخانەیەک بکاتەوە ئەگەر جۆرێک لە جۆرەکان سەردانیکەری نەبوویان جۆرێک لە جۆرەکان هەڵوەشاوە پێ ئاسایی بێت دەبێت دەستگای بارزانی موسەساتی بیر ئەکاتەوە دەبێت زۆر وریایەتر کار لەسەر تەندروستی بکات. تا ئامادەکردنی ئەو راپۆرتە پێش ئێوە منەظەمەیەکی ڕێکخراوێکی ئەمریکی لەلامان بوون نردومان بۆ کەمپەکان کارێکی زۆر خۆش زۆر جێگەی خۆشبەختی ئێمە و هەموو ئەوانەی تریشە منەظەماتی دەولی خۆیان پەیوەندی ئەکەنە کوردستان و دەیانەوێت ڕاستەوخۆ هاوکاریەکان بەدەستی خۆیان بگا بۆ شوێنانە ئەلبەت یەکێک لە خاسیەتەکانی دەستگای خێرخوازی بارزانی ئەوەیە ئەو ڕێکخراوانەی کە دەیانەوێت هاوکاری بگەێنە کوردستان ئێمە هەموو کار ئاسانێکیان بۆ بکەین لە مانەوەیان لە دانیشتنیان لە ڕۆیشتنیان لە هاتنەوەیان لە گەڕانەوەیان بەبێ بەرامبەر جا ئەوە خاسیەتی دەستگای خێرخوازی بارزانی لەگەڵ منەظەماتی تر ئەوەیە جیاوازە ئێمە پێویستمان بەوە نییە کە کار لەسەر ئەوە بکەین ئەوان داعمی مادی ئێمە بکەن بۆیە دەبینی منەظەمات بووینەتە ئەو دەستە ئەمینەی کە خۆیان دێن لە ڕێگەی ئێمە و هاوکارەکانە گەێنن خۆشبەختانە لە کوردستان خاوەن پێداوەکان ئەوانەی کە خێرەومەندن و منەظەماتی دەولیش تەعامولێکی زۆر باش لەگەڵ دەستگای بارزانیەکەن کارگەیشتۆتە ئەوەی کە ئێمە نوێنەرایەتی ئەوان بکەین لێرە یعنی پێویستیان بەوە نییە جارێکی ترکە یەکەم جار دێن سەردانیەکەن بۆ کوردستان جارێکی تر ناگەڕێنەوە هەر پێداویستیەکان و شتەکانیان ئەنێرن کە ئەڵێن ئێوە نوێنەری ئێمەن لێرە ئەلبەت درێژەدانی دەستگای خێرخوازی بارزانی ساڵ لە ساڵیش کۆی چالاکیەکانمان لەسەر ئاستی کوردستان و دەرەوەش زیاد ئەکات نیشانەی درێژە پێدانی ئەو ڕازگۆیی و ئەو ئەمانەتەیە کە دروست ئەبێت وەکو پردێکی پەیوەندی. دەستگای خێرخوازی بارزانی شەرەفێکی گەورەیە کە لە کۆتایی ساڵی 2015 و 16 شەرەفی ئەومان پێبەخشرا وەک ئەندامی لیژنەی ئیکۆسۆک
لە نەتەوە گرتوەکان تۆمار کراوین، بەڵام ئەمە بەس نییە بەوەی کە بووین بە ئەندام لەبێ ئیشی بۆ بکەیت. خۆشبەختانە ڕۆژ لە دوای ڕۆژ دەستگای خێرخوازی بارزانی بیر لەوە کاتە بچێتە ناو ئەو لیژنانەی کە UN و ئاژانسەکانی UN دروستیەکەن بۆی بتوانین سوود لە توانە و تاقی ئەوانی وەربگرین. ئەلبەت دەستگای خێرخوازی بارزانی هەنگاوی زۆر باشی بڕیوە و ئەوە شاهێدی ئەو منەزەماتانن کە کارمان لەگەڵاکەن. دموحێکی گەورەمان هەیە لە داهاتوو بتوانین زیاتر بچینە دەرەوە. ئەلبەت لە پرۆژەی 2019شمانە تایەتی پرۆژەمان هەیە کە ئەچینە ئەو وڵاتانەی کە پێویستیان بە هاوکاریە، بە تایبەت ئەو وڵاتانەی کە زۆر لەژێر ڕێژەی هەژاریوەن. بۆیە دەستگای بارزانی تموحێکی گەورەمان هەیە بتوانین بە پاڵپشتی یەکەم جار دەوڵەمەندەکانی کوردستان پاشان منەزەماتی دەولی ئەو ئەرکە ئەخلاقی و نەتەوەیەی کە کورد هەیەی وە بیرۆکەی مەلا مستەفا کاری خێرخوازی بووە بگەێنینە ئەو جێگایانە جاچ بە دەنگ بێ بە ڕنگ بێ بە هاوکاری بێ کە کوردیش خاوەنی ڕێکخراوێکی خێرخوازی قازانجنەویستی ناسیاسی بێ جیاوازی بیر و ڕای ئاینی و نەتەوەیی کار لە بواری مرۆڤایەتی ئەکات و توانە و تاقەی کوردیشی پێدەر بخات کە لە بواری ڕێکخراوەی گەیشتونەتەکوێ. کۆمەکردن کارێکی دوو ڕووی هەیە، ڕوویەکەوە ئاسانە و ڕوویەکشەوە ئاسان نییە، چونکە ئەو تەگەرە و کێشانەی لە ڕووی ئەمنی و لە ڕووی گەیاندنی پەیامی هاوکاری دێتە ڕێگەی هەموو منەزەماتێک. بۆیە دۆزینەوەی دەرەچە و دەرگاکان بۆ گەیاندنی هاوکاری تۆزێک ئاسان نییە. دەستگای بارزانی ئەو کۆمەکانی کە لە کوردستان ئەیکات بە هەمان شێوەگەر لە وڵاتێکی وەکو وڵاتەکانی فەقیرەکانی وەکو ئەفریقا و باست کرد وەکو بەنگڵادیش و وەکو میانمار و ئەو وڵاتانە کەمتر لەوەیان پێویستەکە لە کوردستان، چونکە ڕۆژانەی داهاتی تاک لەوێ کەمترە لە دۆلارێک. لە کوردستان الحەمدوللا وەزعەکە باشترە، بۆیە بەڵام ڕێگەی ئەوێت. بەڵام بەگشتی دەستگای خێرخوازی بارزانی تموحی هەیە لە 2019 ئەو بوارانە جێبەجێ بکەین. بزات لە پارێزگای سلێمانیش ئامانجمانە پرۆژەی گەورە جێبەجێ بکەین، پرۆژەی تەنها هاوکاری نەبێت. لە 2019 وەکو دەستگای خێرخوازی بارزانی لە ڕێگەی و سەپۆرتانەوە کە هەمانە 4 پرۆژەی زۆر گەورە جێبەجێەکەین. یەک پرۆژەی چاودێریکردنی کەمەندامانە، پرۆژەی بێوەژنانە و چاودێریکردنی هەژارانە و چاودێریکردنی ئەو خەڵکانن کە پێویستیان بەوە هەیە هاوکاری بکرێن، واتە کەم دەرامەتن
بۆیە دەستگای خێرخوازی بارزانی تیمی دروست کردووە. ئەم پرۆژەیە لە دوای مانگی دووەوە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ناونووسکردنی تەبانەوانش پێوەرمانداناوە کێ دەگرێت و کێ ناگرێت. بۆیە تمۆحی ئەوەمان هەیە هاوکار بین لە پەیداکردنی بژێوی ژیان بۆ ئەو خانەوادانش و لە بواری سەوزایی و شینایی دۆزینەوەی هەلی کاریشکاری باشمان کردووە. جا دەتوانن لە 2019 کە ریپۆرتمان کرد ئەو کاتە جێبەجێمان کرد دەکەوێتە بواری جێبەجێکردن و دەزانین پلانی گەورەمان داناوە لە 2019. شەهیدان تاجی سەرن لە هەر جێگەیەک و لە هەر ڕێگەیەک بیت ئەوان بە خوێن ئەبەخشن بۆ پێناو ئازادی و سربەستی سەرەتا خاک ئینجانەتەوەکەی کە ئێمەین لەسەری ئەژین ئەو خوێنی بەخشیوە ئێمەش دەبێت دەست ماچکەین بۆ کۆمەکردن و هاوکاری کۆکردنەوە بۆ خانەوادەکانیان. طبعاً لە سەرەتای قسەکانمان باسی ئەوەم کرد کە هەر شەڕێک کە دروست ئەبێت کارەساتە خوڵقێنێت. هەر شۆرشێک کە دروست ئەبێت ئامانجێکی هەیە. مەلا مستەفای بارزانی شۆرشەکەی کە کردووە ئامانجی ئازادیگەلی کورد بووە و دروست بوونی ئەو کوردستانەیە لە ناو ئەو کوردستانە هەموونەتەوە ئاینەکان و میلەتەکان بێجیاوازی بژێن. چونکە ئەمە فەلسەفەی ڕێبازی بارزانیە. بۆیە لە ئەنجامی ئەو شەڕانەی کە ڕۆدا کارەساتە خوڵقی. یەکێک لەو کارەساتانە ئەوانەیە کە منداڵ بێباوکە بێت. یعنی گەور لە ڕووی ئاینی و لە ڕووی نەتەوەیشەوە گەورەترین کارەساتەوەی کە منداڵ بێباوکە بێت. کۆمەڵێک خێزان بێپیاو ئەبن، کۆمەڵێک کچ بێباوکە بن، کۆمەڵێک کوڕ بێباوکە بن، کۆمەڵێک دایک و باوک بێکوڕ ئەبن، کوڕەکانیان لەدەستداوە. بۆیە دەکرێت منۆزەماتی دەولی ئاگدار بکرێتەوە لەما کە چۆن بتوانین هاوکاری کۆمەکیان بکەین. بۆ ئێمە نەوەستاین و دەستگای بارزانی بێجیاوازیش دەنێوانە. بزات شەیدانی دەستی داعشت باس کرد کە گەورەترین بنکەی تیرۆریستی و دەوڵەتی ئیسلامی تیرۆریستی بە ناوی ئیسلامەوە دروست بووە لە دنیا. مەسەلەی ئەوە بووە داعش بووە، دەوڵەتی ئیسلامی عێراق و شام بووە. بۆیە لە ئەم ناوی پیرۆزی ئیسلامیان خۆستوەتەوە بۆ دژایەتیکردن بۆ خەڵک کوشتن. بۆیە ئەو شەیدانە کە بووە دەستمان لێ هەڵماڵیوە. الحەمدولیلا وەجبە یەکەم و دووەم لە هاوکارەکان بووە، بەڵام منداڵەکانیان زۆر گرنگە کە کارمان لەسەر ئەوە کردووە هەم بە پێداویستی خوێندن، هەم بە جلوبەر، هەم بە پارەی هاوکاریکردنی ساڵانە و مانگانە. بۆیە خۆشبەختانە و پرۆسەیە بەردەوامە و بەردەوامی شەبێت. Ama başa var.
ئەومان هەیە کە ئێمە زۆر سپاسەکەین چونکە لە سەرەتاشەوە باسم کرد میدیا ئەرکێکی زۆر گەورەی ڤۆڵەنتێری ئەکا بۆ دەستگای خێرخوازی بارزانی و دەمەوێ ئەوە بڵێم کە دەستگای بارزانی هەر کارکردن ئاوا ئاسان نییە لە شوێنی خۆتەوەدا بنیشیت ڕێکخراوێک کە هیچ سەپۆرتێکی مادینە لە حکومەت و نە لە هیچ شوێنێکی سیاسیەوە نەبێت بتوانێت هاوکاری کۆبکاتەوە خۆشببختانە ئەیڵێن کە تمۆحی ئێمە چالاکیەکانمان لە 2019 زیاتر ئەبێت لە 2010 و دەشبینن ئینشەڵڵا و کاری گەورەمان بەدەستەوەیە لە مانگی 2 بۆ 3 و 4 ئەنجامەکەی دەرەکەوێت دەستگای خێرخوازی بارزانی نەقشێنێتەوە لەو بوارە و دەمانەوێت بڵێن ڕۆڵەی میلەتی خۆمانی بۆ خزمەت. Hey,